جارێکی تر نابێت لە هەرێمی کوردستانە گەڕانەوە هەبێ بۆ پاشەکەوتکردنی موچە لێبڕینی موچە دووبارە ببێتەوە نابێت بە هیچ شێوەیەک ئەمانە ڕوو بدەن ئەبێ خانەنشینی و یاسای خانەنشینی لەم هەرێمی کوردستانە یاسای خانشینی یەکگرتوو بێتە دی کە ئەوە مافی خانەنشینانە دامەزراندنی سەیەکەمەکان و وانەبێژان و گرێبەستەکان گەڕاندنەوەی پلەبەرزکردنەوە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ لەوەی کە ئەم پەرلەمانی کوردستانە پێویستە یاسای کار کە ئەولەویاتی کاری فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بووە و ئێستش ئەولەویاتی کارمانە کە مافی هێزی کار و دەستی کار لە هەرێمی کوردستان پارێزراوە بێ و دەستی کار لە کەرتی تایبەت پارێزراوە بێ لەو چەوساندناوانەی کە بەڕۆڕوویان ئەبێتەوە لەو گەندەڵیانەی کە لە کەرتی تایبەتە هەیە و بەڕۆڕووی هێزی کار و دەستی کار ئەبێتەوە ئەمە هەشتەم ساڵە کە یاسای بودجەی هەرێمی کوردستان نایەتە پەرلەمانی کوردستان کە ئەوە کارەساتێکی گەورەیە بە تایبەتی 2021 هیچ بیانوویەک نییە بۆی نەبوو بۆ ئەوەی کە نەینێرن ئێستش ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان جەختەکەینەوە لەسەرەوەی کە ئەبێ پەرلەمانی کوردستان بێ هەڵوێست نەبێ بەرامبەر بەم داهاتوو خەرجی کە بە نایاسایی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مامەڵەی پێکرێت و پێویستە لە مانگی دەی ئەم ساڵ حکوومەت یاسای بودجەی 2022 بنێرێتە پەرلەمان ئەمە پەیڕەوی ناوخۆیە و پێویستە بە یاسا داهاتوو خەرجی هەرێمی کوردستان ڕێک بخرێ ئەو قەیرانانەی تیا چارەسەر بکرێت. ئەمە بۆ جاری 11ەمە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ڕێگریمان لێکن لەوەی کە بچینە ناو هۆڵی پەرلەمانەوە و دیفاع بکەین لە مافی خەڵک دیفاع بکەین لەو بەرنامە و پرینسیپانەی کە نەوەی نوێ ئیشی بۆ کاک کە کێشەی خەڵکن ئەمە سەرباری ئەوەی کە ئێمە بەردەوامە بین و واز ناهێنین ناشرینی و بوردەڵەی ئەو دەسەڵاتە پیشانەیە کە بەرامبەر بە هێزێکی ئۆپۆزسیۆن ئاوا بەم شێوازە ڕەفتارەکە 3 ساڵە پەرلەمانی کوردستان دەست بەکار بۆ ئێمە وەکو فراکسیۆنی نەوەی نوێ چەندین پرۆژەمان پێشکەش کردووە یەک پرۆژەشیان نەخراوەتە ناو بەرنامەی کارەوە هەموو ئەو قسانەی کە دەیکەن باسی مافی خەڵکو و مافی ئۆپۆزسیۆنە شتانە هەر هەمووی درۆ دەلەسێ و ئەسڵ و ئەساسی نییە ئەمە 11مین جارە ڕێگریمان لێکەن لە سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ